مامۆستا لەوانەیە ئاگاداربی ئەم ماوەیە دەنگیان کردو بە ناوی مامۆستایەکەوە بە ئەوە بزانم بەزیرێکی دەست کرد. ئیسە بینی دوو مامۆستایان تێکداوە تەقریبیە لەم چەند هەفتەیە بوو، نازانم ئاگاداربی یان نا. حەز ناکەم مامۆستا نابێ ئەوەندە ساویل کەبین ئێمە ماتڵ ئێستا ئەو زانستە دەستکردە هەیە ئەتوانن بە دەنگەکانی ئێمەوە بن عوسەیمین دانراوە بن باز دانراوە کەچی ئەوان نین قسەکەڵێ من ئەو دەستکردەمە ئەو ئاوەقرێ دەستکردەمە قسەت بۆ ئەەکەم و بە ناوی ئەوە ئەگەر لێبێ من نیمە و پەیامی من بۆ هەموو ئەو مامۆستا بۆ ڕێزانێکە گویان لە منە بەتایبەتی مامۆستانێک کە بحساب لەسەر ئەهلی تەوحید و عەقیدەی سەلەفە ئەڕۆن و دوور لە حیزبایەتی و گروپ و لایەن و جەماعەت کاریە بە پەنجا ئەژمێردرێن چەند کەسانێکن ئەگەر دەرکەوتن زۆر هەنە بەس بێ دەنگن و یاخود دەنگیان نێ دیارن ئەوەی کە دیارن براینە شتەکرێ مات و شتەکرێ من ترامپم بینیوە پۆتینم بینیوە گۆرانی کوردە تەلەفۆنات هەیە تەلەفۆنات ئێستا کرد کە ڤیدیۆی منی خۆ بەڵێ منم ئەوە من قسەم کرد و بڕیویان چندێک دووەڵم لە ئیسلامدا ئافرەت یەکسان پێغەمبەر فەرمێ یاخود لە ئیسلامدا ئافرەت یەکسان کراوە بە سەگ و گوێ درێژ گوێت لێیە ئەوە بڕیویان ئیناڵێ مولحید ئەڵێ لە ئیسلامدا ئافرەت یەکسان کراوە بە کەر و بە گوێ درێژ لە حەدیسی پێغەمبەر مولحید ئەڵێ ئەوەندە نێبڕ ئێ باش ئەگەر نیو سعاتێ محاضەرێ سعاتێکە محاضەرە داومە لەسەر چوارچوە مەوزوعێکە قسە ئەکەم ئەتۆ چەند جۆرە موسڵمانێکی تەنها بە چەند چرکێک باوەڕت کرد بۆ نمونە جەماوەری مامۆستای لەگەڵ جەماوەری مامۆستاکی تر ئەکەونە جوێندان بە یەکتر حەد جوێنی والله ولا تقف ما ليس لك به علم كعلمت بشتك نبو قصي ليما بكم فتنيك بكم يعني تو كاك اصلاح كان قصي غلط كي زور زاري شويه وفتنانا اغاني مسلمانين زور جا اوجني وفتنه ومدنانا حد دستي اخوانه دستنا حزي دينك انا الرحمه الله نايل اخواني ابو دجانه ونايل اخواني فلان ونايل الصحابه وانا ليش كردوا وكو صباحك لا يخوتان لا يهلا بجا ها شورای مجاهدین دانا و شورای مجاهدین سر بر خستو پارستنی پارتوی کتی شو ايو تمانوت ما مستا او الشباب ايش جناحا اما جندك لجندكاني الله شون الله الرشابا توبه بكا كتشري خصنو بارستن هرچی گنجی هلا بجمي دس بدانا جن دبره فيلمي دروس لك خلقي بحسابي خو لا او درك يك بشر رسمي بيني بس اسميهم بيجيون صباح ام ناسي اسمه كان بيجيون روجداد الرسوايه كاين قاتان نبي من زانم امانه شلون يشكى يعني كسي واهب وتكفير يك والدعر بردي كافر كرد وتم ورا بمناقشه بكن خدر ناقصت دواي الرقي كسي شعر زعما مصطمان هي الليله لا اي بي لا لدانشگاه كاني بريطانيا لسر اي بي شكى او كابران بو بجيرو لتري كابران بو درك لنا ودزغاي زانياري وباراستن لوي دانشتو لوي دانشتو قصا والسلام ورحمه الله قربان جاء وسلامتك مامۆستاجیان سلام بخوات ساکت لە بۆ بینی مامۆستا لەوانەیە ئاگاداربی ئەم ماوەیە دەنگیان کردو بە ناوی مامۆستایەکەوە بە ئەوە بزانم بەزیرێکی دەست کرد دەنگیان دانا وەڵی بێ ئاگادار بن برا دایمان ئەو شتانە کە پێیا بوو شتێ بە نای من بڵاو بوویەوە ئاگادارم کەنەوە من ئاگام لێ نابێ بورە تۆ ناوەڵا بە نای مامۆستایەکی ترەوە بەڵێ خێر بێ ئینشاڵڵا ئیسە بینی دوو مامۆستایان تێکداوە تەقریبیە لەم چەند هەفتەیە بوو نازانم ئاگاداربی یان نا بۆ خودایان زۆر بەناوبانگە ئاگام هەندێک شت هەیە بەڵام دائما حەز ناکەم مامۆستا نابێ ئەوەندە ساویل کەبین ئێمە ماتڵ ئێستا ئەو زانستە دەستکردە هەیە ئەتوانن بە دەنگەکانی ئێمەوە بن عوسەیمین دانراوە بن باز دانراوە کەچی ئەوان نین قسەکەڵێ من ئەو دەستکردەمە ئەو ئاوەقرێ دەستکردەمە قسەت بۆ ئەەکەم و بە ناوی ئەوە ئەگەر لێبێ من نیمە و ئەجا بۆیە ئەڵێ مات و شتی وا هەبێ تۆزێک وشیار بین اینجا ئەکون فاسقون بنەبەین فتەبەیەنوا فاسقێ خەبەرێک هەواڵێکی هێنا لێ کۆنەوەی لێکی ئەگە زانیمە لێ کۆڵینەوەکان زۆر جاری وا هەیە ڕاستنی و درۆ دەڵە سێ ئانەوێ ئەو مامۆستا بە ڕێزانە تێک بەربن و بۆ تاوەکو بڵێن ئیسلامێک نەیتوانێت دوو مامۆستا بگەێنێت تێک چۆن ێوە چاوەڕێنە ملەتێک گوێ لێ ئەوانە بکرێت والله ئەمانەیە کە تۆ دەسێ بخەیتە ئەو بینەوە لەبەرخوا وەڵا جا قوربان گیانە من ئەمە کامە جالمان هەیە بەس مامۆستاکان چییە؟ بەێ دەزانم چێ بچن
ولا بري تلفوني كم دەستی بخیت ئەو بینەوە مەمنونێ والله سيرك كم حەزێکی لە شاب بخوات. زانم چه هي چنية چاوك تا دخشيني ان شاء الله ئێستا هەر دوێنێ پێرێکە من ئاگادار نەبووم بە بۆنەی خوێندنی پۆلی دوانزەوە والله دەنگیان بەناو مامۆستای دووبارە کردبوو بۆ چەند مامۆستایەکی تر ئەم ئێواری ڕوونکردنەوەیدا پەیامی من بۆ هەموو ئەو مامۆستا بۆ ڕێزانێکە گویان لە منە بەتایبەتی ئەو مامۆستانێک کە بە حیساب لەسەر ئەهلی تەوحید و عەقیدەی سەلەفە ئەڕۆن و دوور لە حیزبایەتی و گروپ فلان و جەماعەتکاریە بە پەنجە ئەژمێردرێن چەند کەسانێکن ئەگەر دیا دەرکەوتن زۆر هەنە بەس بێ دەنگن و یاخود دەنگیان نێ دیارن ئەوەی کە دیارن براینە شتەکرێ مات و شتەکرێ من ترامپم بینیوە پۆتینم بینیوە گۆرانی کوردە حەت ترامپم بینیوە گۆرانی کوردەرە هەڵەپەڕێ ئێدا خەتەوە یعنی زەمەی دەجال فبووی نابێ هەمە ئاوا ساویرکە بین با تۆزێک تەمەعون بکەن تەدقیق بکەین پەیوەندی بکەین تەلەفۆنات هەیە تەلەفۆنات ئێستا کرد کە ڤیدیۆی منەی خۆ بەڵێ منم ئەوە من قسەم کرد و بڕیویان چندێک دووەڵەم لە ئیسلامدا ئافرەت یەکسان پێغەمبەر فەرمێ یاخود لە ئیسلامدا ئافرەت یەکسان کراوە بە سەگ و گوێ درێژ گوێت لێیە ئەوە بڕیویان ئیناڵێ مولحید ئەڵێ لە ئیسلامدا ئافرەت یەکسان کراوە بە کەر و بە گوێ درێژ لە حەدیسی پێغەمبەر مولحید ئەڵێ ئەوەندا نێبڕ ێ باش ئەگەر نیم سعاتێ محاضەرێ سعاتێکە محاضەرە داومە لەسەر چوارچوێ مەسوعێکە قسە ئەکەم ئەتۆ چەند جۆرە مسلمانێکی تەنها بە چەند چرکێک باوەڕت کرد چۆن جا مامۆستا کێشەکە ئەوەیە بۆ نمونە جەماوەری مامۆستایەک لەگەڵ جەماوەری مامۆستاکی تر ئەکەونە جوێندان بە یەکتر هەر جوێنی والله ولا تقف ما ليس لك به علم كعلم بشتك وقصي ليما بكم فتنيك بكم يعني تو كاك اصلاح كان قصي غلط كي زور زاري شويه وفتنانا اغاني مسلمانين زور اوجني وفتنه ومدنانا حد دستي اخوانا دستنا حزي دينك انا الرحمه الله نايل اخواني ابو دجانه ونايل اخواني فلان ونايل الصحابه وانا ابو فلان ابو فلان كي دروس كردو وكو صباحك لا خوتان لا هلا بجا ها شورای مجاهدین دانا و شورای مجاهدین سر بر خستو پارستنی پارتوی کتی شو ایو تمانوت ما مستا او الشباب ايش جناحا اما جندك لجندكاني الله شلون الله الرشابه توبه بكا كتشري خصنو بارستن هرشي گنجي هلا بجمي دس بدانا جندي برا فيلمي دروس لك خلقي بحسابي خو لا او درك يك بشر رسمي بيني بس اسميهم بيجيون صباح امناسي اسمه كان بيجيون رجداد الرسوايه كاين جد ليه او بحساب امام الرباني عنبو ما مصطفى صباح صاحبي شوراي مجاهدون لهلب جاهد شي مناري هلب جيو سي صادق ومنطقه هم دا دستي كتياو استا مجموعه زور بزرن جد نبره بهالحال امانه هنا اقاتان نبي من زانم امانه شلون ايشكا يعني كسي واهب وتكفير يقبل دارو بردي كافر كرد وتم ورا بمناقشه بكن خود در ناقصت دوای الرقي كسي شارزه ما مستعمل هي الليله لاي بي لدانشگاهکانی بریتانیا لسر آی پی ایشەکە ئەو کابران بۆ بژێرۆ لەکوێیە کابران بۆ دەرەکە لە ناو دەستگای زانیاری و پاراستن لەوێ دانیشتۆ قسە جدێ پیاوی خۆیان بووە ئەوە هاتوتە مەیدانی جا بۆیە من ئەو گەنجلاوانە با تۆزێک ساویلکە و ئەوە نەبن ساویلکە نەبن ساویلکە جدێ بە هەموو شتێک بە دوای تەشویقکردنی ئەو ئیسلامن یعنی وەستە حەسەنەکەی ئاسایشی سلێمانی ئەزانی جاسوسی سەر مندانا بوو جاسوس تلفون وقتما وصل من جاسوسي توما تم خير جات شمه جاسوس كيف انا واقد بلم هم اشتيك بلايف كمو ياخذ باي ابلود كم جاسوس بوت قلت لنا بلان مان دانا ولا تو بلان ستاند دانا قلت لك تشكل المان تلفون بوك بحساب طازته وبيكني قابل دانا امانه بتخينا ضد داري ومداري وفريم ومن مثل بقرين ورسوات كان اقل خذ فالمكان وبالفعل مش تلفوني كرد من ملحد ابو ماو دواي كابراك دعوه لك كدو فلسطيني بو بسلمان بن سلمان بم دواي من او كابرام والي كربو ملحد دواي اسلام مسلمان بو ما اقريا ما مستشون او ملحد بين مصر والاسلام يبي درقام لبكاتو ما شبه يعني خطي زور قولة هانا بو تشويق كرني اسلام والرموزي اسلام رموزي اسلام اليوم بوكي ممنون نبي تلفون والله بجريت وانا ان شاء الله لا خير في كثير من نجواك الا من امر بصدقه او معروف او اصلاح بين الناس حواليك كم ان شاء الله بس
بە گوێرەی توانە ئینشاءالله بە گوێرەی توانە ئۆزان تیگیشتیمە بەسم تکا یەکەم زۆر مامۆستانەوەکو پێیان ناخۆش بێ زۆر باش تێگەم بێ دەمامۆستا دوعایەکشمان بۆ بۆ پۆلی دوانزەکان الله سبحانه وتعالى بەختەوەی دنیا و قیامەتتان کات بێ ئەرە مامۆستا کارم لە الله بە ناوە پیرۆزەکانی پاڵێمەوە درێژ نەبێتەوە مامۆستا قسەشت پێ دەبڕم ببوورە ئەو خەڵکەش چاوەڕێ بە قورئان وەڵی مەردەمێکی چاوەڕێم بەخوا ئەوەشەوەی کە ئەگە مایکی تۆمان وەگر تۆ بە کورتی بڕۆ ئینشاءالله بای دوور درێژ نەکە باشە قوربان خوا سبحانه وتعالى دەروی خێر لێوەکە قوربان خوا سەربەز سەلامەتی یا رب خوا سەلامەت لێ خوا لەگەڵ بێ برێ خوا حافیز سەلامەتی سەلامەت مامۆستا سەلام عەلەیکم